سڵاو من چاوانم دانیشتووی شاری سلێمانیم لەم بەرنامەیە هاتووم باسی چیرۆکی خۆمتان بۆ بکەم لە مناڵیەوە هەتا ئەم دەقەیە هاتووم لێ ڕاوەستاوم. ئەتوانم بڵێم چیرۆکی من ئەوەنە جیاواز نییە لە هەر تاکێکی تری ئەم کۆمەلگایە، چونکە هەمومان لە کۆمەلگایەکە گەورە بووین، پەروەردە کراوین لە یەک کلتورە لە یەک ژینگەیە، بەس ئەوەی ئەزمونمان تۆزێ جیاوازە لە یەکتری. جا منیش باسی ئەو ئەزمونەتان بۆ بکەم. من لە سەرەتای ساڵی نەوەتەکانە لەدایک بووم کە پێمانەڵێن جیلی نەوەتەکان، هەنێ جاریش بە جیلە نەکبەتەکە نامانە بن، بۆ ئەوی سەردەمەکە لە تەمەنی ئێمەیە زۆر گۆڕانکاری بەرچاوی بەخۆیەوە بینی. گۆڕانکارێکە ئەوە بوو کە لەگەڵ جیلی پێش خۆمان و جیلی دوای خۆمان جا بۆیە ئێمە خۆمان ڕێکخەین و بگونجێن لەگەڵ هەردوو جیلەکەیە. ئەو جیلەی کە پێش خۆمان پەروەردەیان کردین زیاتر زۆربەی زۆریان احتیمادیان لەسەر ئەوە بوو کە خوێندن تەواوکەن و ئەو بەشەی کە تەواوی ئەکەن و پسپۆڕیان لێ هەیە تەواو دامەزرێن و لەو پیشەیە کار بکەن و موچەیەک وەربگرن بەرامبەر بەو ئیشەیان. بۆیە هەر ئەو نەسیحەتانی ئێمەشیانە کرد کە چەند پیشەیەکی دیاریکراو هەبوو لەو سەردەمەیە، وەکو ئێستا نەبوو کە چەند بواری جۆراوجۆر هەیە کە ئەتوانی بیکەیتە بزنسێکی بچوو بۆ خۆت و لە هەموو بوارەکانە شارەزایی پێیا بکەیت. بۆیە هەر بەو شێوەیە ئامۆژگاریانە کردین و پەروەردەیانە کردین کە خوێندن تەواو بکەین و چەند پیشەیەکی دیاریکراویان بۆ پێشنیار ئەکردین کە خوێندن تەواو بکەین و بچین لەو بوارە ئیش بکەین، بەتایبەت بۆ کچەکان کە پێشنیاری مامۆستایی و دکتۆریان بۆ ئەکردین. ئیتر لەو سەردەمەیە ئەگەر مناڵێک بیوتایە من حەزەکەم ببم بە دکتۆریان مهندزیان مامۆستای تریان ئەم مناڵە زیرەکە لە دوا ڕۆژ هابێ بە شتێک. بۆیە هەر بۆ شێ من لە خوێندن بەردەوام بووم، زۆر هەوڵم لەگەڵ خوێندنەکەم ئەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە لە مشکی خۆمان زۆر حەزمە کرد کە ئیشێکی تایبەت بە خۆمم هەبێت. لە بیرمە حەزم لێ بوو کە دوکانێکی خۆم هەبێت، خۆم شر بفرۆشم، خۆم معاملەی لەگەڵ خەڵکا بکەم، خۆم وەسفی ئیشەکەی خۆم بکەم، خۆم قەناعەت بە خەڵکی بێنم کە ئەو شتێک کە هەمە پێیان بفرۆشم. بەڵام هەروەکو خەیاڵێک مایەوە لە مێشکمە، چونکە هەستمە کرد ئەو کاتە ئەگەر وا بڵێم وایان ئەزانی کە حەزم لە خوێندن نییە یان کەسێکی تەمەڵم بۆیە ئەو شتاڵێم. وەکو ئەشم بینی لەو سەردەمەیە کە زیاتر پیا و ئەو ئیشەیە کرد و دوکانداری ئەکرد، مەگەر خێزانێک کە دوکانەکە لە خانووکەی خۆیانە بواە ژن و پیاوەکە بەیەکەوە ئیشیان بکردایە لەسەر ئەو دوکانە، گیناوە نەبوو هافرەتێک بە تەنیا دوکانی خۆی هەبێت و ئیشی خۆی بکات. بۆیە هەروەکو خەیاڵێک لە مشکی خۆمان هێشتمەوە پەرەم بە خوێندنەکەمیە. سوپاس بەخوا کە هەموو ئاستەکانی خوێندنم بە سەرکەوتووی تەواو کرد تا ئەو بوو گەیشتمە پۆلی 12. لە پۆلی 12ە ئەوە نەبوو بەشێکی دیاریکراو نەبوو بڵێم حەزم لێ لەو بەشەیە ناوم بێتەوە، بەس ئەوە بوو حەزم لێ بوو کە لە زانکۆی سلێمانیە وەرگیرم. ئەوە کە بە سیارە شت ئەچوون بەلای زانکۆی سلێمانیە ڕستمەکەمە بینی لای زانکۆی سلێمانی هەڵاسراوە، ئەمە ڕۆژێک منیژێم لەم زانکۆیە خوێنم. بەڵام ئەوە بوو من لە زانکۆی سلێمانی ناوم نەهاتەوە، لە زانکۆی سەلاحەدین ناوم هاتەوە لە کۆلێژی پەروەردە بەشی زمانی عەرەبی. ئەو کاتە وایە بچوومایەتە دەرەوەی شار بم خوێندایە کە ئەو شتە زۆر قورس بوو بۆ من، چونکە من کەسێک بووم هیچ لە ماڵەوە دوور نەکەوت بوومەوە، هیچ بەتەنیا ئەسڵان سواری تەکسی و پاسێکیش نەبوو بووم بەبێ ماڵەوە. تۆزێ قورس بوو، ماڵەوەش حەزیان ناکرد لەبەر ئەوە هەوڵیان ناکە لە زانکۆیەکی ئەهلیان ناوم بنووسن و ناوم لەوێ بێتەوە بۆی هەر لە سلێمانیا بم و نزیک خۆیان بم. بەڵام من ئەو کاتە ئەو قەرارەم یا کە هەر لەو بەشەی خۆما بەردەوام بم، بۆیە چوومە ئەو زانکۆی کە خۆم ناوم لی هات بووە لە بەشی عەرەبی. جا خۆی زانکۆی سەلاحەدین لە هەولێرە، بەڵام ئەو ساڵە ئەو کۆلێژی ئێمە تازە کرابوویەوە لە شەقڵاوە بوو، بۆیە بچوومایەتە شەقڵاوەش بم خوێندایە. من شەقڵاوە هەر بەناو بیست بووم، تەنانەت ناو تەلەڤیزۆنیشان نەمبینی بوو، بۆیە قورس بوو. ڕاستە هەمومان لە کوردستان ژین، بەڵام لە شوێنێک بۆ شوێنێک تر عادات تەقالیت هەر فەرقەکات. ئەوە بوو کە چوومە بەشە ناوخۆیی لەوێ کاتی ویستەتە لەگەڵ خەڵکەکە ڕاهاتم، چونکە هەرێکە و لە شوێنێکەوە هاتبوو و من ئەو ئەزمموی ژیانم بە باشترین خۆشترین ئەزمموی ژیانم ئەزانم کە لە بەشە ناوخۆی وەرگیرام و ئەو 4 ساڵە لەوێ ژیام سەرڕای هەموو ئەو سەختیانی کە ڕوبەڕەمان ئەبوویەوە.
چونکە زانکۆکە یەکەم ساڵ بوو لە کرابوویەوە نە بینای زانکۆی بینایەکی تەواو بوو نە بینایەکی بەشەناوخۆی تەواو هەبوو. زۆر سەختی ڕووی تێکردین لە ڕووی ئاو کارەبا و شوێنی نیشتەجێبوونمان، بەڵام ئیتر ئەوەش هەمووی بوو بە ئەزمونێکی باش بۆمان بوو بە یادگاریەک. بەم شێوەیە بەردەوام بووین هەتا قۆناغی دووەمی زانکۆم کە ساڵی 2014 بوو کۆزانین ئەو ساڵە داعش هات دووبارە سڕۆف گۆڕایەوە لە ڕۆی کۆمەڵایەتیەوە، لە ڕۆی ئەمنیەوە، لە ڕۆی مادیەوە سڕۆف بەرەو خراپتر ڕۆشت. بێهیواییەک ڕووی لە گەنج و لە خەڵکەکە کرد. بەم شێوەیە بەردەوام بووین هەتا گەیشتمە ساڵی 2015 بۆ 16. لە 2016 من زانکۆم تەواو کرد و تەخەڕۆجم کرد. ئەو شتە ناخۆش بوو بۆ ئێمە کە تەخەڕۆجمانە کرد و شەهادەیەکمان هەبوو ئەچینە شوێنێک لەوانەیە ساحیبی شوێنەکە ئەو شەهادەی ئێمەی نەبوو بێ، بەس چونکە ئیزانی ئێمە شوێنێکی تر نیە، شوێنێکی حکومیە نیە، لێدامەزرێن خەڵکەکەش زۆر بوو، زۆر بەبێ منەتی لە ئیشەکەی ئێمەیان ئەڕوانی. یعنی لەبیرمان دوم ڕۆژی ئیشکردنم بوو، کەسەکە ساحیبی شوێنەکە ئەهاوپی ئەو تەمەگەر تۆ زوو فێریم ئیشە نەبیت و خۆڕانەهێنی ئەو تا 1000 کەس لە دەرەوە مەمنونە تۆ دەرەکەم. جا منیش بەم شێوە لەگەڵ ئیشەکە ناڕەحەت بووم. من بۆ خۆم نفسیان لە شوێنێک مرتاح نەبووم، یعنی مشکلەی پارە و موچە و ئەو شتانم نابێت، بۆیە نەمتوانی هەفتەیەک دەڕۆژ لەو شوێنە بەردەوام بم، چونکە هەموو ڕۆژێک ساحیبی ئیشەکە هەو قسەیە کردنەک بۆ من بۆ کارمەندەکانی تریش. وازم هێنا لەو ئیشەم، ماوەی کەم دانیشم تا دوای چەند ئیشێکی ترم تاقی کردەوە لە هەر بواری فرۆشتن و کۆمپانیا و توێژینەوە ئەو شتانە، تا گەشتمە دوو ئیشی کۆتایی لە ساڵی 2019 وانەیە بوو. ئەتوانم بڵێم ئەو دوو ئیشەی کۆتاییم یەکێکیان وەکو خەدرێک بوو بەرامبەر من کە کراکە هەرچەنە لە ئیشەکەیە زۆر باش بووم، زۆر حەزم لە ئیشەکە بوو، بەڵام وەکو ئەزانین بەداخەوەکە خزم و خزمایەتی و کەس و کار و واستە واستەکاری لێرە زۆر زۆرە، نەک لە لای حکوومەتەوە لە لای خەڵکەکەشەوە کە کەرتی تایبەتە. بۆیە لە من لە ئیشەکەم دوور خرامەوە کەسێکی تر هێنرایە شوێنە، زۆر بێزار بووم، یعنی وتم تەواو هیچ ئیشێک ناکەمەوە، یا ئەوەیە چاوەڕێ حکوومەت دەکەم دامەزرێنێ، یا ئەوەیە بێت دەستکەم بە ئیشێکی خۆم. بەڵام هیچ بیرۆکێکی ئەوشم نەبوو کە دەست بکەم بەچی. لە بیرمە ئەو یەکەم جارە شتەش باز دەکەم لێرەیە، لە بیرمە لەوحەی کانڤاسم نەبوو، چونکە من وێنەکێش و شتانە نەبووم، تەپەدۆرێکمان هەبوو هەر بە قیاسی لەوحەیەکی کانڤاس هێنام لەگەڵ قماشێکی ڕەشە، قماشە ڕەشەکەم خستە سەر تەپەدۆرەکە. اینجا پەتێکم هێنا ڕسمەکەم چنیەوە لەسەری، سێرەکەم زۆر جوان دەرچوو بوو. تقریبا گەشتە ساعت 2 شەو ئەوانە بوو، ڕسمێکم نار بۆ ڕەفیقەکانم و پورزاکانم، وتم ئەوە جوانە و ڕسمە، وتیان جوانە، وتم ئاخر خۆم دروستم کردووە، وتیان نا گاڵتاکەی شتە خۆ دروستی نەکردووە، زۆر جوانە کڕیتە، وتم بەخوا خۆم دروستم کردووە، یعنی ئەدەوات و شتەکانم پیشاندان کە بەکارم هێنا بوو بۆم ناردن، وتم ئەوە تا خۆم دروستم کردووە و هەموو شتانەشی کە بەکارم هێناوە تر کە زانیان خۆم دروستم کردووە، یعنی زۆر وەسفی شەکەیانە. تر هەر لە مێشکما بوو بەو خەیاڵەوە خەوتم، وتم بەیانی هەڵەسمەوە شتێکی تر دروست دەکەم. بەیانی هەر هەستام لە خەوت چووم ئەو شتانی کە پێویست بوون کڕیم، بۆ بەیانەکەی هەوڵمیا کە پەت و بزمارەکە تاقی بکەمەوە. چووم تەختەیەکم پێیا کرد، ئەو کاتە من ڕێگەی دارتاشوشتم نازانی، چونکە ئەوە نەبوو لە مێشکمان بیکەمە ئیشێکی خۆم، بەس ئەوە بوو حەزم لێ بوو دەست پێ بکەم، شتێک بۆ خۆم دروستکەم، هەراوە لە ژوورەکەی خۆمە هەڵی واسم و داینێم. چوومە مارکێتێک، لەوحەیەکی تەختەی لێ بوو، لەوحە تەختەکەم هێنایەوە، ڕسمەکەیم لێ کردەوە، چووم هەنێ بزماریشم کڕی لەگەڵ بەتوشتم هەبوو خۆم لە ماڵەوە، چونکە پێشەوە بواری چنینم تاقی کردەوە، بەڵام حەزم لێ نەبوو، خۆم تایە نەبینیەوە، وازم لێ هێنا، بۆیە ئەدەواتی چنین و شتەکانم مابوو لە ماڵەوە، تاقیم کردەوە، دووسێ ڕسمم دروست کرد. جا زۆر زۆر دڵم پێی خۆش بوو لە ژووری میوانەکەی هەڵم واسی بوو، هەر کەسێکە هاوێودەوە کێ دروستی کردووە، من هاین شانازی پێوە کرد. تا ڕۆژێکیان چەند ڕسمێکی جوانم کرد وتم بە بڵاوی کەمەوە. من ئەو ساڵانە زۆر لە ئینستاگرام و سناپ و ئەو شتانە ئەکتیڤ نەبووم، پەبلیک نەبووم، بەڵام لە ئەکاونتی تویتەرم فۆڵۆیەکی باشم هەبوو، خەڵکێکی زۆر بابەتەکانیان ئەبینیم و خۆم زۆر ئەکتیڤ بووم لەوێم، بۆیە یەکەم شت لە تویتەر بڵاوم کردەوە کە زۆر بە قەلەقیشەوە بڵاوم کردەوە، چونکە خەڵکی زۆرم ئەبینی کە دەستڕەنگین بوون، وێنەکێشی بەتوانا بوون، ئەمود ئێستاەوە بڵاوکەمە لەوانەیە ئەسڵان هەر گاڵتەشی پێ بکەن، یان بەلایەنەوە جوان نەبێ و هەموو خەڵکە هەیە، لەوانەیە دوو لایکیشم بۆ نێت، بەڵام کە بڵاوم کردەوە زۆر زۆر
دەستخۆشیان لێکردم زۆر بەلایەنەوە جوان بوو بەلایەنەوە جیاواز بوو کە تۆ بە پەت و بزمارشت دروست بکەیت. هونەری سترنگارد بە کوردی خۆمان پێڵێن هونەری پەت و بزمار مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان کە ئەو کاتە زیاتر لە سجنەکانەوانی کە سجن بوون ئیشیان لەسەر کردووە دوای پەرەی سندووە هاتوۆتە دەرەوە بە وڵاتانی تریشا بڵاو بۆتەوە. بەشێکی تری هەیە کە بۆ نمونە شێوازی زەخرەفەکەوەشیان مامۆستایەکی بیرکاری بووە لە سەردەمی خۆیان ئەو شێوازی داهێناوە بۆ تێگەیاندنی قوتابیەکانی. شێوازێکی تریش هەیە شێوازی پترۆسی پێ ئەڵێن ئەوەشیان مهندسێکی کۆمپیوتەر بووە کە ئەو شێوازی داهێناوە ئەو تازەترین شێوازە لەم هونەرەیە. هونەری پەت و بزمار تا ئەم 2 ساڵی پێشووش هونەرێکی تازە بوو جیاواز بوو بەلای خەڵکەوە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە ئەبینین کە خەڵک زۆر حەزەکات فێر بێت. ئەوەنە داوایان کردووە کە شێوازی دروستکردن و فێربوونی ئەم هونەرە فێر بن و منیش بە خۆشحاڵیەوە توانیم لەم ساڵە کۆرسێک بکەمەوە بۆ ئەوەی خەڵک زیاتر فێر بێت و ئاشنا بن بەم هونەرە. کۆرسەکەش لە ئایندەیەکی نزیکە بڵاو ئەبێتەوە. هیوادارم ئەوانی کە خوازیاری ئەم هونەرەن و هونەری پەت و بزمار بێت یان ئەوانی حەزیان لە ئەو شتانەیە کە لە بواری دەستڕەنگینیایە بەشدار بن چونکە هونەرێکی جیاوازە ئەگەر بۆ بزنسیش نەبێ بۆ خۆ بۆ تااقەتی خۆ توانین لە ماڵەوە فێری بیت و شتێک دروستکەی بۆ ماڵی خۆت بێ یان بۆ خۆشی و حەزی خۆت. هونەری پەت و بزمار پێک هاتووە ئەتوان بڵێم ئەو کەرەستانی کە بەکاری ئێنی لەم هونەرەیە تەختەیە بزمارە پەتە ئیتر دواییش کە ئەمە کەرەستە سەرەتاییەکانە کە بۆ ئەم هونەرە بەکارێت بەڵام بە حەزی خۆش دوای ئەتوانی زۆر شت بەکاربێنی وەکو بۆیە وەکو قوماش وەکو گوڵ و هەندێشت بۆ ڕازانەوەی ئیشەکە بەڵام بە شێوەیەکی سەرەکی بە پەت و بزمار و تەختەیە. چونکە ئەم هونەرە هونەرێکی تازە بوو لێرە زۆر خەڵک ئاشنای نەبوو کەرەستەکان تۆزێ بە زەحمەت دەستەکەوت لێرە بەتایبەت ئەو کاتێک کە من تازە دەستم پێکرد بوو لە 2020 ئانەیە من بۆ خۆم زۆر شارەزایم نەبوو لە تەختە و شتا ئەو کاتە ئەو شوێنانم نازانی کە تەختەی لێفرۆشرێتە دوایی لەگەڵ ماڵەوە یارمەتیانیام و ئەو شوێنانی کە پرسیارمە کرد لای دارتاشەکان دەستمەکەوت. دوای ئەوە مشکلەی بزمارم هەبوو چونکە هەموو بزمارێک ناتوانانی بەکاربێنی لەم هونەرەیە بزماری تایبەت بەخۆی هەیە. من چەند شێوازێکی جیازی بزمارم بینی بوو لە کوردستان نەبوو لێرە بەرچاوم نەکەوت لەوانەیە کەسەبیانیەکان کە لەم مەجالەیە ئیشیان ئەکرد لە ڕسمەکان و ڤیددیۆکانی ئەوانە ئەم بینی بۆیە زۆر بەدوایە گەڕام لە سلێمانی لە هەولێر بەڵام بەداخەوە دەستم ناکەوت تا دوایی هاتم هەوڵمیان لە سۆشیال میدیا زیاتر بۆی بگەڕم ئەو کەسانی کەم ئیشاکەن ئەوانی عەرەبەنیان ئەوروپین پرسیارم لێکردن یەک بەیەک تا یەکێک جوابم باتەوە و بڵێم چ شێوازێک ئەوەی تۆ بەکار ئێنیت تا منیش دەستم کرد تا دوای هاوڕەیەک کە ئەوی شەر هاوڕێی شەکەی من بوو ئەوی شەیە کرد شێوازەکەی پێوتم و خۆی بۆی ناردم تا ئێستاش من لەسەر ئەو بزمارانە ئیژەکەم. جیاوازیشی ئەوەیە لە بزمارەکانی تر
هي رنگی گولدی هي سيلفرا روز گولدا و قياسو سايزي بزمارەکانیش فرقەکات بۆ ئەوەی من زیاتر ئیشەکەم بەرەو پێش ببەم و جیاوازتر بێت لەوانی تر و ورتر بێت هەوڵمیە ئەوانە بەدەست بێنم و ئیشیان لەسەر بکەم. دوای ئەوە بیرم لەوە کردەوە کە چەند کەسێکی تر هەبوو ئەم ئیشیانە کرد بەڵام من حەزمە کرد ڕاستە ئیشەکە خۆی جیاواز بوو لە کوردستانە بەڵام حەزم لێ بوو ڕێچکەیەکی جیاوازی شەر بگرم لە ئیشەکەمە ئیشەکەم مۆرکێکی خۆمی پێوە دیار بێت جێپەنجەی خۆمی پێوە دیار بێت کە کەسێک لەو حەکەی لە شوێنێک بینی بزانێ ئەمە ئیشی چاوانە بۆیە بیرم کردەوە کە مۆرکێکی کوردەواری بەخشم بە ئیشەکانم. ئەو بوو یەکەم جار وێنەی نەخشەی کوردستانم دروست کرد لەگەڵ ڕەنگی ئاڵای کوردستانە. دوای ئەوە دەستم کرد بە کەسایەتیەکان کەسایەتی کوردەکان حەزم لێ نەبوو کە کەسایەتی بیانی دروستکەم چونکە وەکو زانی زۆر ئەو شتانە دروست کراوە هەموو کەسێک گرنگی پێ ئەیە بەڵام ئەوەی کە خەڵکی و خەڵکی بیانی گرنگی پێنات کوردەکەی خۆمانە بۆیە بێ خۆمان گرنگی پێبین و زیاتر پیشانی خەڵکی بین. بۆیە یەکەم جار بە نەخشەی ئاڵای کوردستان دەستم پێ کرد کە ئەوەش بە هەمان شێوە یەکەم جار لە تویتەر دامنا پشتگیرێکی زۆر باشم بۆ هاو داواکاریەکی زۆر باشم بۆ هاو بەو شێوەیە کە یعنی هەڕاستمەکەم دانا یەکسەر داواکاری بۆ هاو لەو حەکە نەگەشتە بەیانی فرۆشرا. لەگەڵ ئەوەشە وەکو زانین ئێمە وەکو کورد ناحەزمان زۆرە لە وڵاتانی ئەم لا ئەولا زۆر قسەی ناشرینم بۆ هاو زۆر کۆمنتی ناشرینم بۆ هاو بەس لەبەرەوەی کە ئاڵای کوردستانم دروست کردووە بەڵام ئەو زیاتر منی پاڵنا بۆ ئەوەی بەردەوام بم لە ئیشەکەم. وەکو لە سەرەتایە باسم کرد ئێمە وەکو ئافرەت چەند پیشەیەکی دیاریکراوە بوو کە لەو سەردەمەیە بۆ ئافرەتیان دیاری کردبوو کە ئیشانە بکات باشە بەڵام کە ئێمە گەورە بووین و کەوتینە ئەم سەردەمی ئێستا سەردەمی تەکنەلۆجیا و واکرانەوەیەکی زۆر کرایەوە بە کۆمەلگاکەمانە و جیهان سەرتا سەر بە شێوەیەکی گشتی گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینی و بەتایبەت کوردستانیش کە ئێستا چەنەها پیشە هەیە کە تۆ ئەتوانی ئیشی تایە بکەیت چەنەها بواری جۆرا و جۆر هەیە کە ئەتوانی ئەزمموی بکەیت و توانای خۆتی تایە دەربخەیت بەڵام لەگەڵ ئەوە شایانی ئەبێ وەکو ئافرەت بزانین چی ئیشێگەکەین دەست بۆ چی ئیشێگە بین لە چیا زیاتر پەرە بە ئیشەکەمان ئەین. من لەو فترەی کە لە ماڵەوە دانیشتم وازم لە ئیشێنا ینی ئیتر دەستم بە بۆڵە بۆڵ کرد ئیش نییە هەرە بێ باستە بکەی هەرە بێ چاوەڕێی حکوومەت بکەی بەڵام ئەو کاتێک کە وازم لەم بۆڵە بۆڵە هێنا ئەنجا توانیم بیر لەوە بکەمەوە کە ئیشێک بۆ خۆم بکەم. من ناوم کازیوەیە لە بەشی کۆمەڵناسیم لە زانکۆی سلێمانی سەبارەت بۆ پرسیاری کە ئەمەوێت لە دەربارەی تۆ بیکەم وەکو خانمێک وەکو هەموو لە ناو ئێمەی ینی کۆمەڵگی کوردیە چۆنەڵی کێژ بۆ ئیشکردن هەتا وەکو ماوەیەکیش هەر بەلایەنەوە قورس بوو کە ئافرەت بێت ئیش بکە یاخۆت بێتە ناو بوارەکانی ئیشکردنەوە وەکو پیا و ئیش بکە ئەمانە هەمووی ڕخ نەبوون لە هەتا وەکو ئێستا ئەنجا قوبوڵ کران بەڵام بە ئێستاشەوە هەر ڕخنەی لێگیرێ
وەکو ئەو بربەستانی کە پرسیارەکەم ئەوەیە ئەو بربەستانی کە ئەهاتە ڕێگەت بۆ نمونە چی لە سوشیال میدیا بوو بێ یاخود لە کاتی کە کڕینی شتەکان بوو بێ یاخود چزان ڕخنێک لەلایەن هاوڕەکانەوە لەسەر بارەت بە گاڵتەکردن بە وێنەکەت ئەو وێنەی کە دروستێکی چونکە مەسەلەیەک هەیە مامۆستایەک و تەلەبەیەک هەبووە کە تەلەبەکە چۆ وێنێکی زۆر جوانی کێشاوە لەسەر چۆنەڵی لەسەر جادێک دانێ وتێتی چی ڕخنەیەکی هەیە لەسەر وێنەیە بینوسا هەر هەمووی ڕخنی لەو وێنە گرتووە کەسێک نی و تۆ جوانە یاخود نە بەڵام دوای کە چۆتە بۆ بێتاقەت بۆ چۆتە بۆ لای مامۆستاکی و مامۆستاکی کە ئەو شتی بۆ باس کردووە بۆ مامۆستاکی وتێتی ئەم جارە چیر شتێک خەلەلێک هەیە لەو وێنەیە چاکی بکە کەس نەیتوانیەوە چاکی بکە یاخود تەنها خەڵک ئێوێ ها چۆنەڵی هەنێک کات چۆنەڵی کەسەکە بشکێنێتەوە بەڵام تۆ چۆن ئەو یعنی وەوت کرد ئەو بربەستانە نەبێت یان چۆن توانیت ئەو متمانەیە بە خۆت هەبێت تاوەکو بەرەو پێشتر بڕۆیت و خەڵک زیاتر بناسیت دەست خۆشوێ بەخێڕیت وەکوتم کە تۆ ئیشی خۆت هەڵەبژێری واری خۆت هەڵەبژێری شارەزایی پێیاکەی ماندوو بووی بە ئیشەی کە ئیکەیت و خۆش تەناسی کە شتێکی خەڵەت ناکەیت زەرەر لە خەڵک نایت یان کەچ بیت یان پیاو بیت فەرق ناکە کە ئیشێکی کرد ئەزمونە هەبێتایە شارەزایی و هەبێت شتێکی جوان پێشکەش بە کۆمەلگا بکەیت ئەو کاتە تۆ باوەڕە بەخۆ ئەبێت گوێ بە قسەی خەڵکی نایت یعنی ئێستا منیش کۆمنتی ناشرین بۆ هاتۆیان وتویانە تۆ ئیشەکە و هیچ نییە بەس لە بەرەوەی کە کچیت بۆیە لایک و کۆمنتە بۆیەت و پشتگیری و بۆیەت بەڵام وانە ئێستا بڕۆ بیخەرە بەردەستی خۆی لەوانێ نەزانێ ئەو شتە دروست بکاتەوە عفومکەی ئایا بۆ بربەستە ئەگەینیتە ئەوەی کە هەر تاکێک لە ئێمە خێزانەکەی پاڵپشتی بێ ئایا چی بە هاوڕێ بێت چی بە دایک و بۆیان باوکە بێ ئەو بربەستانە زیاتر ئەشکێنیت ینی چۆنەڵی پشتگیری خێزانەکەت لە دەور بێ یان هاوڕەکان پشتگیری خێزانی لە پشتێ بێت زۆر باشترە تۆ ئەبێ سەرەتا خێزانی خۆ تێگیانی کە من ئەم ئیشەیەکەم هیچ خەڵەتێکی تیان نییە ئەو کاتەش کە خێزانەکە و طبعاً بزان تۆ شتێکی باشەکەیت و هیچ خەڵەتێکی تیانە هیچ سنوورێکی ناشرین نابەزێنی ئەو کاتەوانیش باڵ پشتیەکەن و هاوڕەکان و خزمەکانی شت شانازی و پێواکەن بەو شێوەیە تۆ هەر کۆمنتێکیش بۆ بێ و کاتە خۆ ئەناسیت ئەزانی کە خێزانەکە و باڵپشتن گوێنایی بە قسەی خەڵکی با بۆ خۆیان هەر بڵێن چونکە ئەوانە لە پشت مۆبایلەوە بێ ئیشن دانیشتن و قسە بە تۆ ئەڵێن تۆ چۆن گوێ بە قسەی کەسێکی وائیت تۆ ئەبێ تەرکیزی لەسەر ئیشی خۆ بێ خۆ بەرەو پێشەوە بیت بۆ ئەوی لە داهاتوە کە تویان بینیەوە بزان کە تۆ گەیشتووی بە چه ئاستێک گوێ بە قسەی ئەوان نایەوە بۆ شوێ توانی بەردەوام بی دەستەکانە خۆش بێ هەر من سەرۆرم قۆناغی سێمی کۆمەڵناسی زانکۆی سلێمانی سەرەتا باسی ئەوە کرد کە وتێ ئینسان کە ئاچێتە بزانکۆ و ئیشی خۆی هەبێ و ئەمانە من پرسیارەکەمەوەیە ئایا تۆ هەردووشیانە بینیوە شاهادەکە و هەیە ئیشێکی خۆشتە هەیە ئێستا تۆ بۆ پێ باشە کە خوێنکار کە عەقڵی کامەڵ بوو چۆن چی بکات ئیشەکەی خۆی بکە یا بە شاهادەکەی خۆیەوە ئیشەکە بکات بەخێر بیت سپاس بۆ پرسیارەکەت طبعاەکەوێتەوە سەر حەزوو ئارەزووی ئەو کەسە ئەتوانی لە بواری خۆتا بەردەوام بیت ئەتوانی ئیشێکی تایبەت بە خۆت بکەی ئەگەر حەزی لێ بێت بەڵام وەکو ئەوەی کە تازە زانکۆ تەواوەکەیت لەوانەیە زۆر ئیش نەدۆزیتەوە لەو بوارەی خۆتە بۆیە ئەبێ بۆ ئەوی ئەزمموی زیاتر پێیا بکەیت زیاتر تێکەڵی خەڵکی بکەیت زیاتر بکەیت بۆ ئاستی کە خۆت ئەتەوێ هەنێ ئیش بکەیت هەم بۆ باری دارایی هەم بۆ ئەزمموی خۆشت باشترە اینجا ئەو کاتە لەو پرۆسەیە تێ ئەگەیت کە خۆت چیت ئەوێت بەردەوام ئەبیت لە میشانە یان تاو بێزارە بیلەویشە و هەوڵەیە ئیشێکی خۆت دەست پێ بکەیت ئێستا تۆ ئەویانە پێ باشترە کە ئیشێکی سەربەخۆی خۆ بێ یان لە ڕێی شادەکەتەوە ئیشێکە بۆ دانێن کامیان هەڵبژێری لە بینی ئەو دوانێ من بۆ خۆم ئێستا ئیشی خۆم هەڵبژاردووە چونکە من بوارەکەی خۆم مامۆستایی بوو مامۆستای عەرەبی زۆر حەزم لە مامۆستایەتی نەبوو بۆیە هەر لەو مەجالە شار ئیشم نەکرد کە زانکۆم تەواو کرد زیاتر لە مەجای فرۆشتن و کۆمپانیا و شوێنانەیە ئیشم کرد هەتا ئەوە بوو کە بیرم لەوە کردو ئیشێکی خۆم هەبێت تا گەیشتم بەم ڕۆژان ئێستا زیاتر لەگەڵم ئیشی خۆمان مرتاحم و حەزم لێتی من شادیار فاروق لە بەشی کۆمەڵناسی دو ساڵی خوێندنمە لە زانکۆی سلێمانی سەرەتا زۆر دڵخۆشم کە خانمێکی شارەکەم ئەم توانە باشی هەیە و لە
سفرەوە خۆی پێگەیانە توانێتی بەسەر بربەستەکانی ژیان و بەسەر گرفتەکانی ژیانە سەرکەوێت و توانەکانی بەرەو پێش بەرێت چکە من زۆر دڵخۆشم چاوان خان کە بەڕێزت گەشتی بەماستە و پرسیاری من بۆ بەڕێزت ئەوەیە ئایا بەڕێزت ئامۆژگاریت بۆ خانمان چییە؟ زۆر خانمانێ لەم شاری ئێمەیە کە نەکتوانایە زۆر توانای هەیە بۆ کاری خۆی کارێک خۆی خاوەنی کارەکەی خۆی بێت بەڵام تا ئێستا توانەکانی دەرنەخستووە تا ئێستا شەرم و عیبە کۆمەڵایەتەکەی لا گەڵاڵە بووە و نەیتوانی و توانەکانی خۆی بەدەرخات ئایا بەڕێز وەک خانمێک کە سەرکەوتوو بیت و توانیت ئیشەکەی خۆت بەرەو پێش بەریت ئامۆژگاریت بۆیان چییە؟ و پرسیاری دووەمیشم ئەوەیە بەڕێزت بەم ئەزمونای تێپەڕیویت ڕەنگە زۆرشمان بەم ئەزمونای تێپەڕێ بێتین کە دەستمان کردووە بە کارێک زۆربەی چوار دەورەکەمان ڕەنگە کەس و کارەکەشمان هاوڕێ نزیکەکەشمان دژی ئەو کارە بووبێت ئایا ئەبێ ئێمە سارد ببینەوە و ئەو ئیشە نەکەین یان نەخێر ئێمە زیاتر هەوڵبین و زیاتر بەرەو پێشچینەوە و ئینگلیزە لە never give up کە هەرگیز کۆڵ نەدەین و تا ئەگەینە ئامانج دەستخۆش بێت بەخێر بێت زۆر سپاس دەکەم بۆ پرسیارەکەم بۆ ئامۆژگاری خانمان من ئەڵێم توانای خۆیان با دەرخەن بە ممارەسەی ئەو شتە بکەن کە خۆیان حەزیان لێتی لە ماڵەوە سەرەتا تا ئەگەنەوە ئاستەی کە باوەڕ بە ماڵەوە بێن کە ئەم ئەتوانێت شتێک بکات ینی ئەتوانین لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەین من هەتا ئێستاش هەر لە ماڵەوە ئیشەکەم هەرچەند زۆر حەزم لێ لە داهاتوە دوکانێکی تایبەت بەخۆم هەبێت بەڵام جارێ نەگەیشتومەتەوە ئاستا ئەوەیە کە بە ممارەسەی ئیشی خۆیان بکەن باوەڕ ناکەم ئەگەر تۆ ڕێگەیەکی ڕاست و دروست هەڵبژێری ماڵەوەش ڕێکردی لێ بکەن ئەتوانی تیان بگەێنیت قسەیان لەگەڵا بکەیت بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک ئەوە ناتۆ بڵێ نا من ئەتوانم و بیکەیت بە شەڕ لەگەڵیان بەو شێوەیەنە بەو شەیە کە توانێت خۆتیان پیشان بێت کە لەوە باشترە تۆ لەوانێ لە شوێنێکە ئیش بکەیت پارێزراو نەبیت من مەبەستمەوە کەسانێکە ئیشێکی تایبەت بخۆیان لە ماڵەوە ئەکەن و بەم شێوەیە توان بەردەوام بن قەناعەت بە ماڵەوەیان بکەن کە ماڵەوەش پشتگیریان بوون کۆمەلگاژە و توانە ئەو کاتە هەر قسەیەکیان پێ بڵێن هیچ تەئسیرێکیان لێ ناکە و بۆ پرسیاری دووەمیشت من بۆ خۆم کە دەستم بەم ئیشە کرد تاو وازم لە ئیشی تر هێنابوو ئیشی دەرەوە کە ئەیانوت چی ئیشێگەکەی ئەموت من ئەم ئیشاکەم جا کە میوان شتە هاو ئیشێکی نەدۆزیەوە نەچووی بۆ دەرەوە ئیشێکی نەدۆزی هەراوە لە ماڵەوە دانیشتووی ئەموت من خەریک هەمیشەی خۆمم چونکە بەجددیم ئیشە کاتی زۆری ئەوێت ماندووبوونی زۆری ئەوێت یان ئەگەر ئیشی دەرەوە بکەم ناتوانم خەریکی ئەمەیان بم هەرچەنە لە ساڵی یەکەم و دووەما من هیچ داهاتێکم نەبوو لەم ئیشە بەس وەکو حەزێک ئیشم لەسەرەگەر ئەمزانی ئەگەر بەرەو پێشەوەی بەم ئەتوانم داهاتێکیش بۆ خۆم پێیا بکەم بۆ گوێم بە قسەی ئەوان نایە بە حەزی خۆم ئەو ئیشەمە کرد ئەوم لاگرم بوو کە نەفسیەتم مرتاحە کەسێک لەسەر سرم نییە ئیهانم کا لەوە ناترسم کەسێک بەیانی لە ئیشەکە دەرم بکات و ئەو ماندووبوونەوە کاتەشی کە سەرفی ئەەکەم بۆ خۆمە خزمەتێکە بە خۆم بە ناوی خۆم بە ئیشەکەی خۆم هەر بەردەوام بووم تا ئەو بوو پیجەکەم زیاتر گەورەتر بوو داواکاری زۆرتر هاو ئەنج ئەو کاتە تێگەشتن ئەو خۆم ئیشی چاوان مهمە ئەتوانێت ئیشی خۆی بکات و داهاتێک پێ بکە ئەلحەمدولیلا لەم ساڵانی کۆتاییە توانیمە بژەی خۆم لەو ئیشەوە دابین بکەم ئەتوانم پارەکەش کۆ بکەمەوە لە سەرەتاوە تو ناتوانانی ینی داهاتێکی هەبێت ئەبێت سەبرێ هەبێت لە یەکەم هەنگاوە تۆ ناتوانانی یەکسەر بگەیت تەلووتکە سەبرێ هەبێت لەگەڵ ئیشەکەیە بەو شێوەیە ئەتوانی بەردەوام بیت توانی لێرە بڵێن ئەو کەسانی کە توانایشیانەیە پێیان بڵین هەرگیز کۆڵ مەدەن ڕێگاکانی سەرکەوتن زۆرن ڕەنگە سەدەم ڕێگای سەرکەوتنی تۆ بێت بێگومان وایە تۆ لەوانەیە لە بوارەکە سەرکەوتو نەبیت من بۆ خۆم زۆر شتی کەم تاقیە کردەوە مەسەلەن من دەستڕەنگینیەکەم تێە بوو بەڵام پیشانی کەسم نایە نەڕەفیق نەماڵەوە بۆ نمونە ئەکسسواراتم دروزە کرد چنینم دروزە کرد بەڵام زۆر خۆم لە چنینەکە نابینیەوە پێشەوەی دەست بەم ئیشە بکەم لەبیرمە هێشتا بلووسێک ویستم بچنم هەتا ئێستاش بزانم تەواو نەکردوە چونکە خۆم نابینیەوە تایە لەم ئیشەیە خۆم بینیەوە لەوانێت تۆ لە بوارەکە سەرکەوتو نەبیت بەردەوام باشتی کە تاقیبکەرەوە تا خۆ دۆزیتەوە من قەت باوەڕم ناکرد لە زانکۆ یان پێش زانکۆ من شتێکی ئاوا بکەم و ئەمە بێتە ئیشی من زۆر ڕاستە یانسا سۆشیال میدیا شاوکارێکی زۆر باشە توانین لە ڕێگەی سۆشیال میدیا و ئیشێک هەبێت وەک جاران نییە
ڕەنگە بە پۆستێک بگاتە 10,000 کەس و توانایەکی باشترە لە پیجێک بێ بە بڕاند. بێگومان وایە چونکە من ئەگەر ئێستا سەردەمی زوو وایە لەوانێ زۆر قورس وایە بۆ خۆم کە ئەم ئیشە بکەم و بە خەڵکی بناسێنم یان قەت نەمەتوانی دوکانێک بکەمەوە لەو کاتی کە هیچ قازانجێکی مادیم لە ئیشەکە ناکرد بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا ڕێگەکە زۆر ئاسانتر بۆ تۆ لە ماڵەوە دانیشتی تەنانەت ئەوانشی کە دوکانیان هەیە زیاتر ئەستی اعتمادەکەنە سەر سۆشیال میدیا یعنی دوکانێکی لە شوێنێکی دوورە لەوانەیە مشتری نەبێت بەڵام کە تۆ پیجێکی بۆ دائانێت و خزمەتی پیجەکە ئەکەیت و لە ڕێگەی ئەوە ئیشەکەەوە ناسێنی زیاتر ئیشەکە و بڵاو ئەبێتەوە و داهاتی زیاتریشە بۆیێتەوە. داواکاریم لە گەنجانەوەیە کە کاتی خۆیان بە فیڕۆنەیەن چونکە وەکو زانین کە زانکۆ تەواو ئەکەیت لە 22-23 تەمەنتای لەوانەیە بڵێ کاتی زۆرم لەبەردەستا ماوە کە ئیش بکەم یان ئەزمون بکەم بەڵام هەرەوە نازانین کات سەرعەتیە پەڕێت لەم سەردەمەیە بوویت بە 25 ساڵ دوای ئەوە کاتەکە دیسان هەر سەرعەتیە پەڕەیە بیت بە 30 ساڵ کاتێکە سێری دوای خۆتەوەکەی گەنجەکانی تر پێش کەوتون دەستیان بە ئیشی خۆیان کردووە بەڵام تۆ هیچ نەکردووە مەجبورە بیت پەلەپەل بکەیت لەوەی کە بوارێک بۆ خۆ بدۆزیتەوە یان ئیشێک بدۆزیتۆلانێ بە دڵی خۆش نەبێ بەس بۆ ئەوەی کە داهاتێک پێیا بکەیت بۆ ئەوەی تووشی ئەم پەلەپەلە نەبن بۆ ئەوەی تووشی ئەم ئاستەنگە نەبن زووتر دەست پێ بکەن زووتر کات بە خۆتان بن زووتر کار لەسەر ئەزمونەکانی خۆتان بکەن و خۆتان بدۆزنەوە بواری خۆتان بدۆزنەوە ئیشی لەسەر بکەن هەتا بتوان بیکەنە سەرچاوێکی داهاتیش بۆ خۆتان.